بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کورد کاناڵ خەڵکی خۆڕاگر و تێکۆشەری ڕۆژهەڵاتی کوردستان و سەرجەم کوردستانیانی خۆشەویست لە خزمەتی ئێوەداین لە بەرەبەری نەورۆز داین نوێبێنەوەی ساڵی 2723 کوردی. هەر کات باس لە نەورۆز دەکرێت پرسیارە بۆمان کە چەندە پەیوەندی بە شارستانیەتی کوردەوە هەیە. کە باس لە کورد دەکرێت دیسان پرسیارە و پرسیار کە کورد لەکوێ مێژوودایە لە ڕەوتی مێژوودا بووە، چۆن بووە بنەچاخی ئەم گەلە چاوساوەیە دابەشکراوە لەکوێ هاتەوە و ئێستاکە بۆچی گرینگە ئێمە لە مێژەی کۆنی خۆمان بزانین. هەموو ئەمانە پرسیارە و بابەتێکە و دڵنیام کە کاتێک باس لە مێژووی کۆنی کورد دەکرێت یەک لەو ئازیز و خۆشەویستانەی کە کاتی داناوە خەریکە لێکۆڵینەوە و توێژینەوەیکی ورد و ڕژدا بەڕێز مامۆستا سۆران حەمەڕەش ناوی ئاشنایە لەو بارە ماندوویە بەوەکە لاپەڕەکان کە تۆزی لینیشتووە لە کورد دزراوە تەنانەت بزر بووە بە خراپ گێڕاوەتەوە بۆ ئێمە و بوونەوەی داهات و زیندوو بکاتەوە جێگای ئەو تێکۆشانە و جێگای بەڕێزیان لە مێژووی کوردی بە دڵنیام بە قایمی و بە قورسیار دەمێنێتەوە دەرفەتێک بەبوونی نەورۆزەوە گەیشتینە خزمەتیان بەڕێزیان دڵنیام گفتوگویەکی گەرمان دەبێت و وەیە لەگەڵمان بمێنەوە. بەڵێ عەزیزان بۆ پێشەکێ کە عەرزی ئێوەم کرد لە خزمەتی مامۆستا سۆران حەمەڕەش ناوێکی ئاشنا لە مێژووی کۆنی کوردی مێژوویەک کە دەبێت بیزانین بەڵام چۆناوچووناوەمان بەسەر هاتەوە بۆچی مێژووی ئێمە وەکو ئەوەی کە پێویستە لێ نازانین بۆمانیان نووسیەوە یا هەر شتێک کۆمەڵێک پرسیار حتمن بۆ ئێوەش کە من لە خزمەتی بەڕێزیان دام. مامۆستا سۆران سپاس بۆ ئەوەی کە کاتت داناوە، سپاس بۆ ئەوەی کە لە مێژە ساڵە کاتت داناوە بۆ زیندووکردنەوەی مێژووی بزر و نەگێڕاوەی ئێمە. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ هاتنتان و سپاس بۆ کەناڵەکەتان. سپاسی دووبارە مامۆستا من دەم هەوێ پرسیاری کە ئەو کاتی مە قوتابی و دەرسمان دەخوێن دەمانگوت دەیان پرسی هەموو کات لە مامۆستای مێژوو ئەرێ مێژوو بۆ بخوێنینەوە بۆچی گرینگە بە تایبەتی بواری جنابەت مێژووی کۆنا مێژوویەکی کە چەندین هەزار ساڵ پێش زاینە چ گرنگیکی هەیە گەڕانەوە بۆ مێژوویە؟ با لە ئاستی تاکە سەیری بکەین. ئەو مرۆڤەی کە ئەزانێت دووسێ پشتی کێیە مرۆڤێکی بڕوا بەخۆیە، مرۆڤێک کە هەنگاوە نێ هەنگاوێکی بڕوا بەخۆبوونی لەگەڵە. جامە لە ئاستی تاکە لە ئاستی نەتەوەیە نەتەوەیە کە تۆ نەتەوە کۆمەڵێ ماناوێکا بە منەتەوە تۆ کە نەزانین لە چۆ هاتووی بنەچێت لە چۆ هاتووە دەنگە لەرزۆکە قسەکردنی لەرزۆکە هەنگاوە بەرە و داهاتوو لەرزۆکە واتە ئێمە خۆمان نەناسین. یعنی ئەمە بۆ ئەوە نییە تۆ هەر شانازی ناسینی مێژوو بۆ ئەوەیە کە تۆ بزانی چۆن هەنگاوی داهاتوو بنیت. فارسێک لەگەڵ ئێمە کاتێک کە دانیشێ ئەو مێژووە بەشێکی زۆری من ئەمە هیچ وەکو ینی یەکلام کە بەشێکی زۆری ئەو مێژووی فارس لەگەڵ لەسەر خۆی بازێکە خەیاڵیە من بەسەر چاوان قسە ناکەم. بەڵام ئەمە وای لێ کردووە بە بڕواایەکەوە لەگەڵ تۆ دانیشێ کورد بەگشتی بەداخەوە لەبەری ئاشنا نییە بەو گەوهرە فەرهەنگ و مێژووە دێرینەی خۆی کاتێککە دانیشێ لەگەڵ نەتەوەیەکی بێگانەیە لەرزۆکیەک بە دەنگیەوە دیارە جا گرنگە تۆ خۆت بناسی لە ئاستی تاکە وەکو مرۆڤ لە ئاستی نەتەوەیە زۆر گرنگە کە خۆت ناسی نەک هەر بۆی خۆ بناسی ئاوڕی بۆ بیتەوە نەخێر چۆن بەرەو پێشەوە هەنگاو بنی. مامۆستا لە نوێترین کتێبێت کە حتمما پێم خۆشە جناب زیاتر باسی بکەیت پێم وابێت تەمەنی دەستنیزی بە 10 ساڵت داناوە بە زمانی ئینگلیسی دوایی بۆ خۆشە دیسان زەحمەتت کێشا کرد بە کوردی لەبێدا بە سەردیێڕێک دەڵێ بێ تێگەیشتن لە کورد مەحاڵە تێگەیشتن لە مرۆڤایەتی ئەمە شتێکی قورسە یا بەڵگەمەندە؟ خۆی هەموو شتەکان لێرایە. کاری مێژوونووس چییە؟ بەڵگە کۆکاتەوە مانای پێەیە. ئەمڕۆ بۆ ئەوەی لە قۆناغی گواستنەوە لە مرۆڤی ڕاوکەرەوە بۆ مرۆڤی نیشتەجێ تێبگین ئەبێ بین بۆ کوردستان. ئەمە قسە نییە، ئەمە بەڵگەنامەیە. مەبەستم چییە؟ زانکۆیەک هەیە بەریتانی ناوی زانکۆی ڕێدینە. ئەم زانکۆی هاتۆتە باشوور لە بینی باشوور و ڕۆژهەڵاتە کارەکە لە کرماشانەوە هەتا ئەم ناوچەی سلێمانی. مەبەستم منەوە نییە باسی شارەکان کە من باسی کوردستانەکەم بەگشتی بەڵام بۆ ئەوەی تێبگەن لەو قۆناغی گواستنەوەی ئەبێ تێبگەن سەیری شوێنەوارەکانی کوردستانەکەن. واتە شوێنەوارەکانی کوردستان پێمانەڵێ قۆناغی گواستنەوە لە مرۆڤی ڕاوکەرەوە بۆ مرۆڤی کشت و کاڵی کە سەرەتای شارستانیەتە لە کوردستان ڕوویاوە. باشە دوای ئەمە
نووسین سەرەتاکەی کە خەڵک وازانێت لە وڵاتی سۆمەر و لە خوارەوە ڕووی داوە لە خوارەوەی ئەمڕۆی پێڵێن عێراق یان مەسۆپۆتامیا وازان لێ ڕوویە بەڵام سەرەتاکەی ڕاستێکی سەرەتاکەی 10,000 ساڵ لەمەوە پێش لە کوردستانە لە شتێک دروست بە پێڵێن پولە قوڕینە ئەمانە خەت نییە نەخێر ئەمە پولی قوڕن ئەمانە خۆی لە بنەچا بەکار هاتوون بۆ ئاڵوگۆڕی بازرگانی دوایی وتیانە بۆچی بەم پولە بیکەین با بخێنە سەر قوڕ ئەمە 5,000 ساڵی خایان تا وێنەیان کێشە ئەم وێنانە دوایی وتیان خۆ ئەیلەوە خۆمار بازرگانی نیە ئەتوانین نووسینە ئەمە کۆنترین نووسینە لە ویستم وەڵامیەوە بمەوە ئایا کە بۆ ئەڵێم من بۆ ئەڵێم بێتێگەیشتن لە کورد چکە کورد خەڵکی ئەو شوێنەیە کە پێڵەن لانکەی شارستانیت ئەمە قسەی من نییە ئەمە قسەی لێکۆڵەرانی جیهانە ئێمە خەڵکی لانکەی شارستانیەتین بەڵام کە لێکۆڵینەوە کراوە ئێمە لە دەرەوەی ئەو بە هۆکاری سیاسی و چەندین هۆکار کە لە پەرتوەکەمە ئاماژەم پێیاوە ئێمە خراینەتە دەرەوەی ئەو مێژووە جا تێگەیشتن لە کورد لەبەروی کۆنترین زمان قساکە لەبەروی ئەو مرۆڤەیە کە یەکەم نووسینی نووسیوە لەگەڵ ئەو مرۆڤەیە کە یەکەم شتوکاڵی کردووە ئەمانە هەمووی وتراوە ئەزانی کورد ئەمانەی هەمووی وتووە ئەو کووردە دێرینەی کە من ئەیناسم بە بەڵگەنامە نووسراوە کوردەکان ئەڵێن سەرەتای شارستانیەت بە زمانی کوردی نووسراوە ئەمە 1200 ساڵ لەمەوبەر هەچی شارستانیەت لە بنەچا بە زمانی کوردی نووسراوە ئێمە وتوانێ ئێمە پەرتوویەکی کشتتوکاڵی ئادەممانێ یعنی سەیری ئەو بڕوا بەخۆبوونە ئەمە 1200 ساڵەوە پێش هاتنی ئەم نەتەوە نوێیانە وای کردووە ئێمە لەو هێنەدا بڕێنجا کە منەڵم بێتێگەیشتن لە کورد لەبەرەوەی شارستانیەتی مرۆڤایەتی شۆڕشی کشتتوکاڵی لە کوردستان هەبووە وە کورد بەرپرسە وە دامەزرێنەری شۆڕشی کشتتوکاڵیە وە سەرەتای یەکەم زمانی نووسراو لە جیهانە کوردیە بە شێوە دێرینەکەی ئەوەی جنابەت باسیەکەی دەگەڕێتەوە بۆ میژوی سۆمریەکان پشتەستوریانە باس لەوە دەکەی کە سۆمریەکان لانکەی کوردن تا ئێستامە بەس نمودێک لە سومریەکان لە ئێستادا ماوە لە زمان بێت لە کولتور بێت یانە هەر شتێکی مێژوویە بە حەلاشی خۆی من چوومەتە پێش سۆمەریەکانیش من هاتووم لە 10,000 ساڵی پێشزاینەوە باسی کوردەکەم کە چۆن ئەم نەتەوەیە ئەمە هەندێکی متماناکەیتە سەر شوێنەوار چۆن ئەم خەڵکە ژیاون لێرە دوایی چۆن یەکەم زمان هاتوۆتە خوار و یەکەم زمانیان نووسیوە سۆمەرەکانم چیرۆکیان نووسیوە کە چۆن سەرەتا ژیان دەسی پێکردووە و ئەمیان ئەمە دەما و دەم بۆیان ماوەتەوە کە نووسیویانە ئەم چیرۆکە ئەوە مهم بۆ مرۆڤایەتی چیرۆکی پێشەمان نییە نووسراوە لەبەرەوە هەچ نەتەوەیە هاتووە تەنانەت تەورات ڕێک ئەو چیرۆکە سۆمەری ینی ڕێک وەکو خۆی نووسیوێتیەوە چونکە ئەمە سەرەتای هەموو شتێکە جا کە ئەڵین سۆمەری کوردیە ئەمە لەسەر بناغی چەند وشەیەک نایڵین زمانەکە کوردیە ڕێزمانەکەی کورد یعنی بەشێکی باشی بەرچاوی ڕێزمانەکە کوردیە لە زمانی ئێستادا شوێن پێگەی دیارە ماوەتەوە هەر چەندین ڕستا ینی تۆ چەندین مەسەن تۆڵی ئامەم و ئێزن نندەعەکە ئامەم جەژن نانەکە جا سەیرەکە لەوایە ئەو نانە لە فارسیشا هەیە بەس لە کوردیا دوو مانە هەیە خۆراک و هەم نانەکە خۆشی دا هەردوو ماناکەی هەبووە لەو سەردەما بە هەردوو مانە ینی سەیرەکە لەوایە مەسەن تۆڵی دەمەری مەری ریمان هەیە و گریشمان هەیە هەردوو شێوەکەی لە فەرهەنگی زمانی سۆمەریا تۆمارکە ینی تەنانەت یەک وشە بە دوو شێوەشی هەندێک جار ماوە یعنی هەچی مەسەن تۆڵی بە ماڵی جێپەڕە پشتەمل گوبەر یعنی ئمە دوای 5,000 ساڵ بازار خۆ بە ملەڵن ملی باشە بە کاش پێسەڵێن کوش کاش کوش یعنی وشەی وا بینی جاری وایە خۆت مەسەن بە قژی ئالۆسکا و گشت ئەمان هەمووی ینی سەری ئەسوورمێن لە دێرینی زمانی کوردی جا هەر زمانیش نییە بۆ نمونە نانەکانمان ئەم شلکیێنە و شلکی و شتانە ئەمە لە زمانی سۆمەری و هیتی شاهەیە لایەکەمان کە بۆ گریانیش و بۆ خۆشیش کاڵێ هەلهەلاکەین و ئەوە تۆمار کراوە ئێستا کورد ناتوانێت گۆرانی بڵێ نەڵێ لێلۆ لە سۆمەریا ئەم پێشیانە تۆمار کراوە وەکو خۆی ئێمە ئەنجا ناوی پاشاکان هەچی پیشەی پاشایە سەرگشاتی یعنی سەرگشتی ئەمە بە معنای پاشای گشت
يعني وشي وابيني ننكل أولا ننكل أما ناوي خواي مينيكي جنا ألنن إماليننا ألنقل إمالين كل بهمان معنا من يكيق لمانم ورنا جراو أما فرهنگی جیهانی ئەکادیمی لە پشتە شتێک نییە وەڵام من بڵێم وەڵا ئەمە کەسێک ناتوانێت لاری زار و بنزاری کام ناوچە زیاتر ماوەتەوە بڵێ خۆی زمان زۆرە لەم ناوچەیە زمانی دێرین زۆرە و کوردیش ئەوەتەی هەیە زاراوە هەیە ڕۆژە ڕۆژان ئێمە هەموو ئەم زاراوە ناتوانین ئەمە کاری زۆری ئەوێ نابێت قەت بەلە بکەین بەڵام سۆمەری لەبەرەوەی مەسەن هووری هینمان کەمە و شەمان کەمە و تێگەیشتنمان وەکو سۆمەری خۆڵ نییە لەسەری برۆ سۆمەری ئاسانتر بووە ئیشکردن سەی سۆمەری لە ڕووی ڕێزمانەوە و لە ڕووی وشەکاری و ڕستەوە ینی گەرمیان هەتا سنە هەتا ئەو ناوچانە ئەو زمانی کە خەڵک بەلادەیی سەیریەکە کاڵە کوڕ خاص مەسەن تۆڵی کوڕ خاص ئەو خاسە دوو جار کە ئیڵیتەوە ئەمە بەس لە کوردی خاص سۆمەری هەمان مەسەن ئاوەڵناو دووبارە کاتەوە بۆ ئەوەی بڵێ شتەکە زۆر خاسە جا تەنانەت ئەوانەش ماوە جا کام زمانە نزیکە ئەوەی لە تووس خوورمات و لە کەرکووک و گەرمیان هەتا سنە ئەڕواتەوە شارە زووری جاران کە ئێستا خەریکە ئەبن بە شاری بە شارە زووری زۆر نزیکە لەو زمانی شارستانێت زانم خەڵک بۆی زەحمەتە بڕوا بکە بەڵام ئەوە بەڵگەنامەی لە پشتە و شتێکی ڕوون و دیارە مامۆستا سۆران بەحسەکە زۆر بەربڵاوە و لە زاری جنابدەوە خۆشتر یەکی لە کێشەکانی کورد بە گشتی بە تایبەت خۆی مێژووی نەنووسیوە لە ئەسڵان و مێژوویان بووی نووسیوە لێ کۆڵی وەکو بەڕێزی زۆر کەم بووە و هیوادارمە دڵخۆشم بەوە کە لانیکەم ئەوەی داهاتووەکی ئیمەیل لێ نایێت بەڵام بابگەڕین سەرەوە ئێمە لەو کتێبانەی کە لە پەروەردەی بڵین کۆماری ئیسلامی دەماخوێت سیلسلە پادشاییەکان کە باس دەکرا وەکوەمان سیر دەکرا کە کورد هەر بۆنی نییە لە هیچ شوێ ئەگەریش هەبێت دەرەوەی سنوورەکانی ئێران باسی کردووە ئەو سیاسەتی شۆڤینیستی خۆیانە لە زاری جنابدەوە ئەو سیلسلە پادشایانە کە باسەکرێ خامنشی نازانم ساسانیانە تا ئەشکانیان ئەمانە فارس بوون چی بوون کورد لەکوێ بووە لە مێژووە کاگەلی بۆی داگیرکاری بابەتێکی زۆر ئاڵۆزە ئێمە زۆر بە سادەلەی تێگەیشتوین ئێمە وازانی نیەن خاکەکە داگیرەکەین تەواو بەڵام پرۆسێکی زۆر قوڵە ئەو نەتەوانەی کە داگیرەکەن یعنی کارەکەن ڕۆژانە بە مناڵی تۆڵن قەت قسە بە کورد ناڵن لە پەرتووشی خوێندنە قەت قسەت پێ ناڵن لەوانەشە لە تووشیا بیکەنیا بڕوا ناکەم لە ئێرانە لەوە ناچێکرابێ بەڵام لە پشتی ئەو هینەوە تۆ نیت ئەم تۆ نەبوونە یعنی تۆ نیت لە مێژووە کەچی کە گەڕێیتەوە سەر بەڵگەنامەکان شتێکی جیاوازە بینی پێشەوەی ئەو باسکەم ئێمە مێژووی خۆمان مەسەن لە دوای شەرەفخانەوە ینی لەبەروی دەوڵەتمانە بەخۆی دەوڵەت مێژوو نووسێتەوە کە دەوڵەت دەستگای بەهێزی هەبوو دەستگای ئەکادیمی هەبوو خەڵک تەرخانە بێ کاری تر ناکە مێژوو نووسێتەوە لەم سە ساڵە لە ئێرانە کار لەسەرەوە کراوە بۆ نمونە ڕەشید یاسمی مامە کەسێکی بەتوان نابوو بەڵام لەسەر هێڵی ئێرانگەری کاریە کرد ئەویست کوردکا بە ئێرانی مەسەن تەنانەت ئایەتوڵای مەردووخیش تا ڕادێک ینی من ڕێزم بۆ کارەکاریان هەیە بەڵام ئەگەر کەی خوێنیتەوە هەستەکەی ئەیانە بکەن بە بیخەنە ژێر چەتری ئێرانی و ئەمینەوە کاڵی من دایماڵم سەرچاوە کەسمان لە ڕابردووە نەژیاین دایمە پەنا بۆ سەرچاوە بەرین بڕۆ سەرچاوی دێرین لەسەر فارس و مات ئەڵێ ئەمە تەبەن هیرۆدۆت سرابۆ بە تایبەت ئەو دوانە و دواتر خۆرێنی کە ئەرمینیە 1500 ساڵەمەوە پێش سرابۆ 2000 ساڵەمەوە پێش هێرۆدۆت 2400 ساڵەمەوە پێش ئەمانە باسی کاریگەری ئەڵێ لە ئەسب سواری لە تیربازی لە ڕێوڕەسمی پادشایی لە هەموو شتێکە فارسەکان لاساییمی دەکەنەوە ئەڵێ تەنانەت ئەوە بە بەرز سەیری ئەوانەکەن جلی مادەکان بۆ شاخ کراوە ئەمە وەکو خۆی من بەکارم هێناوەمە جلی مادەکان بۆ شاخ کراوە
کەچی فارس آخر فارسەکان ئەو مەزانم ڕاتونەتە سەرەوە تا درەنگیش هەر لە ئوستانی فارس قەت لیان نایەوە لە ئوستانی فارسا ژیاون لەسەر ئەو گەرماییە ئەڵێ خەڵکی شوێنێکی گەرمن کە جلی ئەم شاخاویە لە بەرەگەن بە خۆیان گەورەتریزان جگە لەوە تۆ لە فەرهەنگی مخ یەک مخی فارس نەبووە لە مێژووە مخ تیرێکی مادیە وەکو چۆن ئەمڕۆ شێخەکان ئەم فەرهەنگە کۆنە خۆم ئەم شێخی کەی بینی فەرهەنگە فەرهەنگێکی دێرینە ئەو بنەچەیە تەواو بێ هیچ شتێ لە خۆی دروست نابێت لە مێژووە هەموو شتێ ڕەجی هەیە جا ئەم فەرهەنگە دەوڵەمەنە یعنی بە سەرچاوی بینی کە چۆن ویستوانە مغ لە ناو بن چکە نەیانتوانێت کۆنتترۆلی ماتکەن مادەکان شەرعێتی ئاینیان هەبووە شەرعێتی دێرینی مێژویان هەبوو ئەم درۆیی کە پێ دەڵێن وەڵا خزمی هێنا باپیری کردەوە مادی نەیتوانەوە بەڵێ ئەمە نەیتوانیوە زەحمەت بووە بە باوک بیکە بە درۆ ئەمەیان دروست کردووە دوایی دوسێ سەدە درۆکە ڕۆشتووە من کارم لەسەرمەکەوە لەو سەردەمەی کە هێرۆدۆ دەویاڵە 4 چیرۆکی جیاوازەیە لەسەرین هیچیانەڵە هەر هیچ پەیوەندی بەوە نییە ئەمە فارسەکان دروستیان کردو ئەم حقایەتەوە تا ئەمڕۆ ژیژەکە چەندها کورد ئەنووسی وەڵا خزمێکی مات وڵاتێکی ئێمە ئەبێ بە ڕەخنەگرانە سەیری مێژووکەین جا سەیری دەوڵەتی حەسنەویکە دەوڵەتی حەسنەوی ئەڵێ دەوڵەتی میدیە هەر ڕێک ئەو ناوچەیەی میدیایی بناغی دەوڵەتی مات کە لە کرماشانەوە تا هەمەدان ئەو کوردستانەی کە بازەکرێ ئەو کوردستانەی کە لە سەرچاوەیە و بشارەکانی بازەکرێ خۆ وڵاتی میدیایە لە نەهاوەندەوە لە تاتانزیکی ئەسفەهان باشە ئەتەوە ئەسفەهان ناوەکەی بە ئەسپەدان تۆمار کراوە شارێکی میدی شوێنی ئەسب ماناکەی ئەسپەدان ئەمانە تەنانەت قەوسەیەکە مۆلەیە کەسی یارسانیم هەیە لە ڕابردووان نیان تۆ کێی ئەسفەهانی ئەڵێ کێی ئەسپەدانی جا ئەم ناوچانەی ئەمڕۆ هەتا تاران خەڵکی ڕەسەنی کوردی تیاژاوە ینی خەڵکی بە کوردی قسەکراوە ئەمە بە هین پێدەڵە من بە بەڵگەنامە پێدەڵم نەک بە خەیاڵاتی کە وڵاتی ناوچەی دەسەڵاتی حەسنەوی و کوردەکان کە هەندێ شۆڕشی کورتپشانەیە تا ڕێی ڕۆشتووە ڕێی و ئەمانە ئەمە پێ ئەپیان و تۆ جیبال ینی ناوچەی ینی وەکو ناوچەی شاخیان پێوتوە شەر نییە مەسەن هەمووی شاخ بوو بێ بەزناوی لە جوگرافیا و بەجا لەو مێژووە ئەبینی ئەم وڵاتی کە پێڵی ئێران بەشی گەورەی بە کوردی قسەی کردو ڕۆژ بە ڕۆژ ئەسیمیلاکرێ کورد ڕۆژ بە ڕۆژ ئەسیمیلاکرێ بۆ نمونە سوورەوەرد لە 1000 ساڵەوە پێش ئەڵێ سوورەوەرد وەکو شارە زور کورد لەبەرەوەی نزیکە لە عێراق وەزەنەڵێ کورد عێراقی جاران تەبە هەموو ئێرانی گرتوێتەوە نەهاوەن هەتا ئەسفەهان ئەمانە جا هەڵ ئەم ئێرانی ئەمڕۆ لەم سە ساڵە فارس حقایەتی دروست کردووە کەسێکی کارزیکای بە شێوەی لۆژیکی کاری مێژوو دەکات ئەو ئێرانی کەسا باسی دەکەن کردویان ئامرازێک بۆ توانەوە بۆ سەرکوتکردن تەنانەت چەندە ئەم مێژوانە شێواندووە ئاریاییزم بازیان دەرهێناوە بە ئەسلاحەکەی بڵم ئاریایی هەبووە ئەو شێوەکەوان باسی دەکەن یان نەخێر ئەمانە حاصلی شکستی هەندێک خەڵکەکە خەڵکە چە بەڵکە منە میلەتەیەک شکستیان خوارد لە مێژووە دەیانەوێ ئاوا خۆیان گەورە بنوێنن شت بە نەوەی ئاریایی چۆن لە بەڵگە مێژوویەکان باسی کرا کاگەلی خۆی ئاریایی بیرنە چێ تیۆریکی ئەوروپیە تیۆریکی ڕۆژهەڵاتی نییە بەڵێ تیۆریەکە دروست بوو لە نازیەکانەوە پێم وا بێت پێش نازیەکانە ئەمە ئەوروپی ئەمڕۆ سێر مەکە بە زانستی ئیژەکە من پەرتووکی ئەوروپی پیشانم 500 ساڵەوە پێش ئەڵێ مرۆڤایەتی 500 ساڵەوە پێش ئەڵێ مرۆڤایەتی دروست بووە 500 ساڵەوە پێش پەرتووکی ئەوروپی 500 ساڵەوە پێش ئاوا ینی ئەوروپی ئەمڕوا مەبینە کە بە زانستی ئیشەکە کە چیتە ڕابردووی و تێگەیشتنیان سێرێک ئەلەوە شتی وا بینیت جاری هەر هیچ کاری زانستی تیان نیە جا ئەم ئاریە لە سەردەمێکا دروست بوو کە ئەوروپیەکان بە زانستی کاریان ناکرد ئەوان لە ڕێگای یەک دوشتەوە تێگەیشت بوون لە جیهان کتێبی تەورات وە کتێبی بڵین یۆنانیەکان لەمانەیە کە وردە وردە کەوت نەگەڕان بە دوای خۆیانە ئێمە چین و ئێمە چین و ئەم هینانەی ئەمەی کە ناسیۆنالیزمی ئەوروپی ئەمە لەگەڵم کەش و هەوا ناسیۆنالیزمە و ئەوەی هەوڵی فرانخوازی ئەوروپیا لەگەڵەوە دروست بوو لە سەرەتاوە کۆمەڵێ ناویان بینی ئاریاوەمانە خێرا بەبەلا بە دەوری ئەم کۆمەڵەوشا تیۆریەکی نازانستی دروست کرا ئەم تیۆریە
ینی ئەڵمانەکان بۆ سیاسەتی بڵین نازی بەکاریان هێنا کە ئەمە لە ڕەگەزێکی باڵای نۆمانە کە گاڵتەشیان بنێتەوەی ترە کرد کوردی داماویش مەسەنە لە سەردەمێکە بابجارە باسی لایەنە سیاسەکەی بەریتانیەکان بەکاریان هێنا بۆ هینی سیاسی ئەیان و چی ئەیان و ئێمە و هەند خزمین ئێمە کە حکومتانەکەین هەردووکمان ئارین ئەمە ڕاستە لایەنێکی زانستی تایە ئەم زمانانە پەیوەستن بەڵام ئەمان هەموو وەختێ تۆ توانی زانست و زانستە کۆمەڵایەتیەکان بۆ خزمەتی سیاست بەکاربێنی ئەم بەریتانیانە سوودیان اینجا ئێرانیش کابراایکی ئەڵمانی وتی کاکە ئێران ئەم ناوە پێرژە و ئەمەی کە بەنیزی پێڵم پێرشە و فارس ئەم وڵاتە ئاریاییەکە ئەمان بەسێتەوە بۆ ڕاوەڵق شا قەراریا کردی بە ئێران یعنی خۆی ئێران نەبووە لە دەوڵەتی نوێی هینا بە بڕیار کرا بە ئێران کە کراوە ئەم دەوڵەتە نوێیە کە دروست کراوە لە سەدەی بیستەمە یعنی دەستگای ئەکادیمی بەردەوام تۆ کابەشوان بە پلان تۆ شوانی و فارس نەتەوەی باڵایە بۆ من لە ئێران ناڵێ مۆسیقای مەحەلیە کوردی بەس فارس پێویست ناکە مۆسیقای فارسی مۆسیقایە ینی تۆ ئەو هینە ئەو ئەبێ بە باڵادەست تۆبی بەچی ئەبی بە کۆلکە ئەبی بە کۆلکەی نێبی وابەستەی یعنی ئەم زمانی کە بەکارێنین لە پشتیەوە هینێکی تایە ینی زۆرزانیەک و هینێکی قوڵی تایجات بە تۆ ئەمە ئەڵێ بەڵام ئەمەیە ئەم ئێرانە لەم خەیاڵاتانەوە دروست بێنی لە پشتیەوە سیاسەتێکی زۆر هەیە و کاری نازانستی زۆر هەیە یعنی من لەم پەرتوگومان بەشێکی گەورەی بۆ ئەوە داناوە کە چۆن ئەو سیاسەتە بۆ چۆن ئەوروپا سوودی بۆ خۆزاڵکردن و تواننەوە هەروەش نا بۆ نمونە ئەوروپا ویستوێتی ئەو وەختە ئەوروپا بەرژەوەندی خۆی کارەکە هەموو نەتەوەی بۆ وەک ویستویانە دوو هێز بەرامبەر عوسمانی دروستکەن عوسمانی خەتەر بوو بۆ ئەوروپا سەردەمانێ هاتن دوو هێزیان بەهێز کرد عەرەب لەگەڵ ئێران تۆ هەر بە قوت بەهێزێکی معنایی بە نەخشەکەشی ئێران ئەم منیان لێ کۆڵینەوە و هین کرد ئەنجا عالم العربی ئەم عالم العربیە جیهانی عەرەب شتێ نییە سووریا قەت عەرەبی نەبووە لە سەردەمی عەباسیە لەو پەڕی بەهێزیە شام لە دەروی وڵاتی عەرەبە عێراق لە دەروی وڵاتی عەرەبە کەچی هاتن هەر لە خۆیانەوە ئەمانەیان دروست کرد وەکو بڵین هێزێک بەرامبەر فراوانخوازی عوسمانی چکە ئەترسان جارێک تر عوسمانی بەهێز بێتەوە ئەوان لە بەرژەوەندی خۆیان کاریان کرد ئەم بەهێزەکەی لاوازەکەی بە پێی بەرژەوەندی خۆی جا مێژوو لە خزمەتی ئەم سیاسەتا بۆ زۆر جار بەشی لەو مێژووە کە دەڵێن فاتحەکان دەینووسنەوە مامۆستا لە بەحسی ناسیۆنالیزمی کوردی دەڵێن یەک لەوانەیە کە کورد نەیتوانیوە ئاوا بڵێن بە دەنگی بوێرتر بڵندتر باس لە خۆی بکات دەڵێن ناوی لەو کتێبە پیرۆزەکان کتێبە ئاسمانیەکان بەسڵاوەکە و قورئان تەورات ئەنجیل زەبور سۆحەف نییە ئایا بە ڕاستی وایە کورد ناوێکی وای نییە و بەشی دووەمیکیش ئەم هەموو ناوە لەسەر کورد هەیە چییە کاردۆخی پێ دەڵێن کوردۆێنی پێ دەڵێن ئەمە شێوەیەکی پێوە دیار نییە خۆی کێشەی ئێمە کێشەی دێرینیمانە کە ئێمە شارستانیوتمان لێرا دەست پێ کردووە زۆر نەتەوە هەر نییە ینی لە تۆماری مێژووان نەبووە لەبەرەوە تۆ ئێستا خۆ دەنووسێت تۆ کە لە هینەکانە بەم بڵین لە مێژووە ئەگەڕێی بە قۆناغەکانە سەیری کوردەکە بۆ نمونە سەردەمانێت تۆ بە ماد ناسراوی لەژێر ناوی مادە ئێمات خۆی نەتەوەکەش نییە ها حکومڕانە چۆن ئەڵێ ئەردەڵانی یعنی دلیلەکەش ڕوونە ئێستا تۆڵی فارسە ئەخمینیەکان ئەی چۆنە بڵێ میدەکان بەڵگەکان نووسێتی من بەڵگەی کۆنم یاڵە میدە گوتیەکان کۆنتر وایان وتووە دوایی بۆ بەچی میدە کوردەکان ئەم گوت و کورد ئەم گۆڕینی ناوە ئەمەی کە چەندهانەتەوەی جیاواز تۆماری کرد دێری نیەکەت وای کردووە تۆ نەتەوەیکی تازەی وەکو فارزێتە ئەویا دروزە بێ و یا عەرەب ئەمانە ڕوونن ئێمە ئەو دێرینیەمان ئەو قۆناغە جیاوازانەی کە حوما ئێستا زۆر خەڵک واز لە ئەوروپا مادەکان بەنەتەوە سەیرەکەن بەڵام ئەو تا وەکو بەڵگەنامە پێ دەڵێم لە پەنا فارس لە پەنا مادە فارزە بۆڵێ فارسە ئەخمینیەکان چۆن بڵێ مادەکان یعنی ئێمە و بەڵگەنامەکە ژوونەڵێ گوتیە میدیەکان یا کوردە میدیەکان ئەمە چەندین جار بە بەڵگە پیشانتێ جا بڵین لە پەرتووکە نین ئێمە مەسەن تۆڵی
باس لە کەشتێگەی حەزەتی نۆح دەکەن ئەو شاخە بەناوی کوردەوە لە تەوراتە ناڵێت جوود لە کاردوو ناوە کۆنەکەی ئێمێ جا ئەوش پرانیە ها ناوەکانمان چۆن گۆڕاوە هەمان شاخ ناوی جووتیشە و ناوی گوتیشە و ناوی کاردووشە ئەها هەر هەمان ناو پرانیە کە ئێمە ناوەکانمان چۆنە گۆڕێ تۆ کاڵی نوح لە بنەچا چیرۆکی ئیسۆمەریە چیرۆکی ئیسۆمەری ئەنی تۆ لە دینا هەیت نەکەی هەر چیرۆکەکانی تۆیە زۆر لەو چیرۆکە دینیانی ئەمڕۆ کە بازەکرێ تۆ ئەزانی سۆمەریەکان ئەڵێ چی ئەڵێ یەکەم جار لەسەر گۆی زەوی یەک زمان قسەکراوە کە ئەڵێ عالەم ئەو عالەم جیهانی خۆی بۆ دەرەوەی ئەوان بە شارستانێتیان نەبینەوە کە ئەڵێ جیهان ئێرە دەمن زمانی خۆیان ئەڵێ دوایی چۆن زاراوەکان جیاوبووەتەوە 400 ساڵەوە پێشکورد دەڵێ چی هەمان چیرۆک هەمان هێن ئەڵێ یەکەم جار دوای لافاوەکە کوردومشا ئەمە چێ نووسێتی کابرایەکی ئەولیا چەلەبی کە ئێتە کوردستان ئەمەی تۆمار کردو لای کورد ئەڵێ یەکەم جار دوای لافاوەکە کوردومشا بوو کوردومشا دەمن هاوشێوەی نەمرود هاوشێوەی پاشای سۆمەری 600 ساڵ ژیاوە هەمان چیرۆکە ئەڵێ هاتە خوارۆ لە مەیفارقینەوە بەرەو ئەم سنجارە لەوێوە زاراوە کوردیەکان دروست بوو هەمان چیرۆکە بەڵام ناوەکان گۆڕاوە من هەموو جارێڵم ئەفسانە لە پشتیەوە مێژوو هەیە بەڵام ئێمە چۆن ئێمە مامەڵی مێژووی لەگەڵ ناکەین بەڵام کە بەڵگەنامەی مێژوویە بینین سێرەکەین ئەم ئەفسانانە پشتگیری لەواکەن جا ئەگەر بڵێ ئێمە نەک لە مێژوانی ئێمە لەویا هەین زۆر بە زیینوێتی بەڵام ئێمە لە ئێمە خۆمان ناناسین لەبەرەوە ناتوانین خۆم لە خۆمان مزر ئێمە لەم سە ساڵا وەکوتم تۆ کە دەستگایەکی نەبێ خۆی تەرخان کا بۆ لێکۆڵینەوەی کوردی هەر بە شتیتر نەڵم بەس مۆسیقای کوردی من تەحەداکەم لە فارسیش و لە عەرەبیش و لە تورک بەقەی چارەکی ئەم فەرهەنگە دەوڵەمەنی مۆسیقای کوردیانە بێ هۆرەمان هەیە سیاچامانەمان هەیە بەیتمان هەیە لاوکمان هەیە بالۆرەمان هەیە وە چەندینی تر من گۆرانی هەبووە تەنها بۆژن من ئەمە بە تۆمار هەمە بە تۆمار کە خەڵک هاتووە تۆماریە گۆرانیمان هەیە تەنها بۆ مانگادۆشین گۆرانی تایبەت هەبووە ئەمانش هەندێکی تۆماری بڵین ئەم 50 ساڵەیە بەڵام تۆ هۆرە بە بۆچوونی آخر ناکرد کە تۆڵی بەڵگەر من بەڵای بەنگامەی دەنگیڵم بەڵگەنامی دەنگی نوێیە بەڵام دڵنیابە من خۆم شارەزایی مۆسیقا من پێم وایە دیوەخانی مادووەمانە ئەو هۆرەی وتراوە کە ئەمڕۆ ڕێزی ناگرین لەبەروی ئێمە لە خۆمان نامۆکراین جاری تر لەمە سێرێم فەرهەنگە دەوڵەمەنە هەیە بەڵام کوا لێکۆڵینەوەمان چونکە ئێمە دەستگامان نییە هەتا ئەمڕۆ بە شێوەیەکی زانستی لێکۆڵینەوەی لەمانە کرد بێت تۆ بەمە تۆ خۆت ئەناسێنی فارس هەموو ڕۆژێ باسی خۆیەکە هەموو ڕۆژێ بڵنگۆیەکی بە دەنگێکی بەرز هاوارەکە کۆڕش هەموو ڕۆژێ یاتەوە بەگوێتە بەڵام سەلاحەدین ئێمە خۆمان قسەی پێڵین سەلاحەدین گەورەترین سەرکردەی مرۆڤایەتیە ئەمە باسی سەلاحەدین پێم خۆش لەوێ وەکو بەشی تایبەت چونکە هەروەی کە باست کرد لەلایەکەوە بارسەکان بە جووری تر باسیەکەن و لە نێو کوردیشە زۆر بە شێوەیەکی دژبەرانە لەسەری قسە دەکەن جنابەت وەکو مێژوو نووس پێ وانە بێ باری عەتف و سۆزی هەبێ زیاتر بە بەڵگەوە قسە دەکەی لەسەر سەلاحەدینیش پێم خۆشە دواییش دەگەڕین و سەر بەحسی موسیقیەوە دەڵێنێت من هەوڵێم نێنی دوور بم لەو باری بڵین خۆشەویستی و ئەو هەست و نەستەی خۆم بەڵام زۆر مێژوو نووس کار لەسەر ینی ئەوە بەکارێن بۆ نمونە سەلاحەدین منڵێم کەس هێندەی سەلاحەدین تووشی کێشە نەبووە کەس بەقی سەلاحەدین زوڵمی لێ نەکراوە زوڵمەکە چێ لێ کردووە فارسەکان لەبەروی بەگشتی فارسەکان ینی خۆشمان شیعەمان هەیە بەس فارسەکان بەگشتی شیعەن لەبەرەوەی سەلاحەدین دەوڵەتی فاتمی ڕوخان لەبەرەوە ئەوان کە لە سەریە نووسن ئەیانوێ ناشینی بکەن باشە قەومی عەرەبی لەبەرەوەی هیچ سەرکردەیەکی ئیسلامی لە مێژووە هێندەی سەلاحەدین مەزن نییە ئێوێ بەرگێکی عەرەبی پێبا ینی بەرگێکی درۆینەی عەرەبی بۆ دروستکە باشە ئینجا ئەمە دوو لە بینی علمانی و ئیسلامی کوردیە لێرەش دیسانەوە سەلاحەدین زوڵمی لێکرێتەوە علمانیەکە بە هەڵە تێگەێنراوە ئەڵێ هیچی بۆ کورد نەکردووە و بۆ عەرەبی کردووە بڕیاریاوە ئەمە نەچوە لێکۆڵینەوە بکە ئیسلامیەکەش ئێوێ هەر
ئەو فکرە ینی ئەم ئیسلامی و ئەلمانیا ئیسلامەکە شێوێ سەلاحەدینێکێک پێ بناسێنە کە ینی بیر و بۆ چوونە ئاینەکەی خۆی خزمەتەکە ئەم دوانە نایەنەوە سەلاحەدین بناسن ئەم دوانە کوردەش کەواتە چوار لە هێرشە بەنە سەر سەلاحەدین نایەنێ سەلاحەدین بناسن سەلاحەدین خۆی لە بنەماڵەیەکی کوردی ناوچەیەکی زۆر دێرینەوە هاتووە ئەمە زۆر گرنگە بزانین سەلاحەدین لەکوێ هاتووە ئەم شوێنەی سەلاحەدین کە باو باپیرەی لێ هاتووە کە پێڵێن ئەشتانکان لە ئازربایجانە ئازربایجان لە ڕابردووە شوێنێکی کوردی تەواو بووە دوایین دواتریش باسی بکەین بەس جارە با باسی سەلاحەدین بکەین لەم گوندەوە هاتوون لە خێڵی ڕەوەندیەکان خزمن لەگەڵ هەزەبانەکانی حکومڕانی هەولێرە وەکو خێڵ بەڵام حکومڕان ئەم بنەماڵێکی خوێنەوار بوون و بنەماڵێکی سەربازی بوون سەربازی و بەڕێوەبردنی جەنگ ینی لە کووردا زۆر هین بوو ینی ئەمە پیشەیە لەم شوێنەوە هاتوون جا ئەگەر ڕێمە دو 1500 ساڵەوە پێش پیاوێکی ئەرمەنیە چێتە ئەو ئەژدانکانە ینی نزیکی 600 ساڵ پێش لەدایک بوونی سەلاحەدین و بنەماڵەکان ئەڵێ خەڵکی ئەم ناوچەیە بەیت و بڵێن لاو گەڵێن ئەڵێ لەو گۆرانیانەی کە ئێڵێن بە شانازیەوە ئەڵێ ئێمە نەوەی هەژدیهاین لە هەژدیهاوە هاتوین هەژدیها دوا پاشای ماد ناوی ئەژدەهاکە با تێکەڵی نەکەن لەگەڵەوەی نۆرۆزاوە بابەتی ترە دوایەچوە ئەمە پاشایەکی مێژووی ناوی ئەژدەهاکە دوا پاشای ماد ناوی هاتووت لە تۆماری مێژوویە کابرایی ئەرمەنی ئەڵێ بنەماڵەی مادەکان کە دواوی فارس شکاندنی بڵین هەمویان بڵین تاجی پاشایی چوە چووە ئازربایجان لێوە دەستیان پێکردوتە لە ئەشتانکانەوە ئەژدان بەنای ئەژدەهاکەوە ناونراوە جا سەیری لەویا کۆتایی بە دەسەڵاتێکی مێژوویی ئیمپراتۆریەتێکی کوردیە بەڵام ئیمپراتۆریەتێکی تر سەرهەڵاتەوە ینی لە ڕووی مانایە سەیری ئەو بەردەوامیەکە لە هەمان شارەوە بنەماڵەیەک ئالە و ئەم بنەماڵەیە بە دڵنیایی من چۆن ناوی خۆمەزانم ئەزانم بنەماڵەی سەلاحەدین ئاگاداری مێژووی دێرین خۆیان بوون ئاگاداری مێژووی مادی بۆ واڵم من لە پەتوکەمە بە ڕوونی دامناوە و سەرچاوەشم داناوە شاعیرێکی مەزنی ئەو ناوچەیە باسی ئەماکە باسی کوردەمیدەکانەکە 200 ساڵ دوای سەلاحەدین خەڵکیەوەیە ینی کەواتە لە ناو خوێنەوار ئەمان خوێنەوار بوون ئاگاداری و مێژووە بوون سەلاحەدین لێوێت نەماڵێکی کوردی لە بەنی خوانە بە کوردی قسەیان کردو و ئەم ناوچەیە کە هاتوونەتە ناوی خەڵک وازان عەرەب بوون با بۆ ناوچەیە عەرەبی هەتیانە بۆ هێشتا وەکوونەتەوە وەکو بڵین وەکو سوپاوشت هاتوون بەڵام وەکوونەتەوە نەبوون هاتوون وردە ئەم بنەماڵەیە مرۆڤێک لە سەربازیەوە تۆ ئیمپراتۆریەتێکی جیهانی دروستکەی کاتێک قەڵای سەلاحەدین ئیمپراتۆریەتی ئەیوبی تۆ قەڵات لە ئیسرائیلی ئەمڕۆ هەبێ قەڵات لە ناو هەموو ئەم وڵاتی پێڵی لە ناو میسر لە ناو سووریا بەشێکی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لەوێەوە دەست پێ بکەی وردە کوردستان بگریتەوە بنەماڵەکەی بەردەوام خاکەکان فراوان کردو بەرەو کوردستان هاتوونەتەوە ئەگەر تورک نەیڕوخان نایە سەلاحەدین ئیمپراتۆریەتێکی دەست پێ کرد بوو جیهانی جیهانی کاڵم جیهانی ئەم مرۆڤە لە دەقی ئەوروپیا لەو سەردەما کە لەسەری نووسراوە هیچ کەسێک بێگانە تا ئێستاونە ڕێزی نەگیراوە لەبەر چی ڕێزی گیراوە سەلاحەدین چەند ئەو خەسڵەتەی دڵفراوانی بەرامبەر ئاینەکان قبولی هەموو ئاینێکی کردووە تەنانەت ئەو شوێنەی کە لێوەی هاتوون ئازربایجان شەدادیەکانیش کە خەڵکی بوون هەمان ئەمە فەرهەنگە هەڵیان گرتووە فەرهەنگی دڵفراوانی لەبەر ئێمە دێرینین ینی قبولی ئاینی جیاوازەکەین ئەمە خەسڵەتی ئێمە ئەمە خەسڵەتی سەلاحەدین بووە و لێبوردەیی لەو پەڕی دەسەڵات تا سەلاحەدین لێبوردەیی هەبووە ئەمە بۆ دوژمنە ئەوروپیەکانی وەختە زۆر سیر بووە جا وەرە تۆ ئەم پیاوە مەزنا کە ڕێکەوتون لەگەڵ بەهێزترین سوپای ئەوروپا سێرەکەی کێی هەکاری ئیمزا لەسەر واژوو لەسەر ڕێکەوتن نامی ئاشتیەکە کەچی ئێمە ئەم فەرهەنگە دەوڵەمەنە ئەم ڕابردووە پڕشکۆییە ئەم لە هەمووی خۆشتر پەرتووکێ لە سەردەمی سەلاحەدینە نووسراوە تەعریف دەولەت الئەکراد ئەی خوێنیتەوە مێژووی دەوڵەتی سەلاحەدینە باشە ینی مێژووی دەوڵەتی کوردان ینی واتە ئەمڕۆ بەداخەوە خەڵکیێکی زۆر لە بینی ئەم کێشمە کێشی سیاسیە
دەوڵەتەکە بە کوردی پێوتراوە کەچی ئێمە ئەڵێن سەلاحەدین دەوڵەتی کوردی دروست نەکراوە وە سەرچاوە ئیسلامیەکان ئەڵێن ملوکل ئەکرات پادشا کوردەکان لەوە زیاترشیان پێ بڵێ کەواتە ئەو ڕێکلامەوە پارسەکان بۆ کوڕشی دەکەن ئەگەر ئەوە بەراوردی ژیر بکەین کەواتە خودی سەلاحەدین بە شێوەی کردەیی چەوەکو پێراتوو چەوەکۆوانی کە کردوتە قابل دیفاع ماوستا باس ئاین کرا دەم هەوێ باسی کورد و ئاین بکەم جنابەت هەر لە بابەتێکە باس لەوە دەکەی کە هۆکاریەوە کە خەڵکی کورد زۆربیان ئەلبەتە ڕۆژهەڵاتی کوردستان زۆرینەی شیعەن هەون نیشتمانیانی شیعە مەسەلەن بەڵام شافعیەن ئەوە بەحسێکە ئەوە دەم هەیە بپرسم کە لەنێو ئەو ئاینە کە باس دەکەن زەردەشتی باس دەکرێت ئاینی یاری باس دەکرێت کورد ئاینی کوردیمان هەیە هین کورد بێت یانە هەموو ئاینەکانی بواتە وەکەوەی کە باسەکەی مەسیحیەت پێشتر گەیشتە کوردستان جا چۆتە ئەوروپا ئێمە بکوتم ئەم خاکە خاکی شارستانیەتە ئاین قەت لە خاکێکی بە شارستانیە تا دروست نابێت ئەگەر ڕابردوویەکی زۆر دوور و نەبێ ناتوانێت ئاین سەر هەڵبە ئەمە بەنی ئەزمونونەکە مەسەن هندستان ئاینی بڵین ئاسیا ئاینی سینیش ئەگەڕێتەوە هیچین ئەگەڕێتەوە بۆ کوێ ئەگەڕێتەوە بۆ هندستان لەبەرەوەی شارستانێتەکە لە هندستانە زۆر دێرینترە جا شارستانیت کە لە سەریەک بەردەوامە بێ ئاین دروزە بێ ئاینە لە خۆی دروست نابێنی هینی ئەوێ هەلومەرجی خۆی ئەوێ ئێمە هیچ ڕۆژێ ینی تاکدین نەبووین ئەم تاکدینیە ڕوانگەیەکی ئەمڕۆیەمانێ بە خەیاڵی دروستیکەین و یەک دین و یەکین ئەمە ئەقلێتێکی ئەمڕۆیە ئەو قبولکردنەمان کە بۆ ئاین هەمانە ئەو تێگەیشتن و ئەو فەرهەنگێک دێرینەمانە کە بەر ئاینی جیاواز کەوتوین بەرەوە ئێمە وەختێک ئاینی کریستیان لێرە هەبووە ئەوروپیەکان ئاینی کریستیانی بەشێکی زۆری ئەوروپا نەیبیست بوو لێرە خەڵک هاتوو ئاینی کریستیانی بڵاوکرد لە سەدەی یەکەما خەڵک هاتوت تۆماری کردو کە ئێتە ناو شارەکان کە ئەچێتە ڕۆژهەڵات و ئەیەتە باشوور و ئەچێتە باکوور و ناوچەکانی کوردستان کە ئاینی کریستیان بڵاوکەنە ئێمە هەمیشە کۆمەڵی ئاینی جیاوازمانە بوو مەسەن ئاینی مانی ئاینی مانی لە کوردستانە مانی بە پێی خۆی لە کرماشانەوە هاتۆتە گەرمیان بەرەو تا جەزیرەوەتان ڕۆشتووە و هەوادارێکی زۆر کەسێکی زۆر مانی بوو لە کوردستانە و ئاینێک بووە لە چینەوە هەتا فەرەنسا هەواداری هەبوو یعنی ئاینێکی ئەوەنە گەورە بووە ئەگەر دەوڵەتێ بیکردایە بە ئاینی ڕسمی خۆی ئێستا گەورەترین ئاینە بوو مانی خەڵکی هەمەدانە وەختە بەڵێ متەوە نییە مەسەن نالیێڵێ مانی نیەتی قوتی هەم نەخاش بوو هەم خۆی پێغەمبەرە جامە بەستەکەم ئێمە هەمە فرعین بووین ئاینمان لە قۆناغی جیاوە بەڵام ئاینی ئێزدی و ئاینی یارساند و ئاینی دێرینی کوردین من لێرە ناچمە ئەو قوڵاییە هینە چکە کاتی زۆرەوێ بەڵام ئەم دوو ئاینە ئاینی دێرینی کوردن ومانەوەشیان هۆکاری ئەو ڕێگە دێرینیانە کەماون و ئایا زەردەشتی ئاینی کوردیەوە بزان پرسیارێکی وات کرد زۆر باسی لێ ڕۆکۆبوونەوەکان بە جووری باس لەوە دەکەن زەردەشت خەڵکی کوردستانە خەڵکی ناوچەی ورمێ بە شێوەیە ئەو ناوچەیە مانایەکان حکومایان کردووە ئەن مانایەکان وشەی وا کوردیان هەیە پاشاکان نای ئازایە بە وەستایان و تۆ ئەستا ڕێبەر تۆمار کراوە ینی کوردی لەو ناوچانە لە سەردەمی هینا قسەی پێکراوە لە سەردەمی زەردەشتا زەردەشت بەشێکی ئەو ژیانی کە بازەکرێ وەکو ئەفسانە بازەکرێت چکە سەرچاوەی ڕێک دروستمان نییە لە سەریێنی بەشێکی زۆریە بێ بڵین ئەفسانێ بەڵام زەردەشت هەبوو و زەردەشتی دواتریش هەبووە لە سەردەمی نوێترا نامێ بچمە ئەو قوڵایەوە بەڵام ئەم ئاینە لە وڵاتی عەجەمەوە دروست بووە لەو لا خوراسانەوە لای ئەفغانستانەوە ئەشکانیەکانم ئاینەیان دروست کردووە کە دروستیان کردووە شەریعەتیان لە کەسایەتیشی ئاینی دێرین وەرگرتووە کە ناوی زەردەشتە ئەم ئاینە هەمانە و ئاینە نییە کە زەردەشت بڵاوی کردوێتەوە ئاینەکە هی دەوڵەتە ئیمپراتۆریەتی ئەشکانی دروست بوو ئیمپراتۆریەت پێویستی بە فراوانخوازیەیە فراوانخوازیەکەی لە هەموو ڕوێکەوەی کە یەکێ لەوانە ئاینی بووە بەڵام وەکو ئێستا نەبووە بتوانن ئاینی خەڵکەکە بگۆڕن خەڵکی کوردستان بەرهەڵستی ئاینی زەردەشتیان کردووە و بیستویانە کاریگەری لەسەر کورتەیە ئاینی زەردەشتی بەڵام خەڵک نەبوو بە زەردەشتی ئەوەی کە ڕوونە ئەم ئاینی عەجەمە هاتۆتە شارەکانی کوردستان هۆکاری نەمانیشی لە کوردستانەوە ئێستاژە لە وڵاتی عەجەم هەیە بەرەوەی ئاینی کوردی نییە ئەوە ئێزدی تا ئەسە ماوە یارسان تا ئەسە ماوە بەڵام
زەردەشتی کە نەماوە لە بەروی ڕەجی قوڵی لە کوردستانە نیە و لە کوردستانە دروست نەبووە گەر لێرە ببوایە ئەم خاکە خاچێکی قوبولکردنی بە مێژووی هەر خەسڵەتێکی کوردیە ئەمان ئەو زەردەشتەی ئەم ڕۆماوە بنەچەکەیان لە وڵاتی عەجەمە چونکە ئاینەکە لە وڵاتی عەجەما دروست بووە وەکوتم زەردەشت پێغەمبەرێکە لە کوردستان دروست بووە دوای ئاینێ دروست بووە شەریعەتی لە کەسایەتیشی و پێغەمبەرێکی کۆن وەرگرتووە نەک ئاینەکەی ئەو بێ ئێمە ئەو دوانە تێکەڵ نەکەین عەجەم لەوێوە هاتووە و ئەم هێدەی بڵاو کردوتەوە زۆر چاکە مەسە لە چوار مەسەبی ئەهلی سونە شافعی حەنبەلی مالکی شافعی زیاترە لە کوردستان کاریەوەی کە شافعی زیاتر لە کوردستان هەیە چی هەیە لەباری مێژوویەوە ئێمە بیرمان نەچێ ئێمە ئیسلام ینی ڕەنگی هەمە جۆری هەیە لە کووردا سۆفیەت ینی زۆربەی سۆفیە گەورەکانی سەردەمی ئیسلام کورد بوون یەکێک لە هەرە مەزنەکانیان شێخ عەبدولقادری گەیلانی و لەگەڵ سوورەوەردین ئەم دوانە قوتبی گەورەی سۆفیگەرین ینی ئەم دوانە گەورەترینن لە سۆفیگەریە ینی کورد خوێندنەوەیەک و ڕەنگێکی تایبەتی خۆی هەیە بۆ دینی ئیسلام جیاوازە لەو ڕەنگەی کە عەرەب و ئەمە کە عەرەب هەیەی بۆ ئاینی ئیسلام ئەمە هەر کوردوانیە بۆ نمونە و مەسیحیەتی کە لە ئەمریکای جنوبی هەیە لە ناو ئیسپانیەکانە هەیە جیاوازە لەو مەسیحیەتی کە لە ناو بەریتانیا هەیە بۆ نمونە ئێمە قوبوڵی دەست بڕینەوە ناکەین ئێمە لە بەروی فەرهەنگمان قوبوڵیەوە ناکە بەڵام لە سعودیە دەست دەبڕنەوە و قوبوڵ یەکەن ئەمە پیشانیە ئێمە خەڵکی کورد بەشێکی کە بۆ موسڵمان خوێندنەوە و تێگەیشتنی جیاواز بووە لەو خوێندنەوە عەرەبیە لەم هینانە هەندێنێتەوە خۆی هەڵواسیوە بە ئاینی جیاوازە بۆ نمونە من شعرم هەیە لە جەزیرە بۆتانە نووسراوە 1000 ساڵ لەمەوە پێش کابرای یەک شانازی بە کورد بوون و کە ئەڵێ خوێنم کوردی و ئاوا من شعرەکەم ینی بەسەر چاوە هێناوە داکۆکی لە عەلیەکە یعنی ئێمە ئەو سەردەما ئەو ناوچەیە وابەستەی هەبووە لەگەڵ فاتمیەکانە هاوسۆزیشان هەبووە لەگەڵ ئێمە بێ بە دڵێکی فراوانەوە و بە مێشێکی فراوانەوە سەیری مێژوو بکەین نەک وابزانین بەزەن کە عەلی لە ناو ئاینی یارستانە ڕۆڵی هەیە ئەبێ تێبگەین لەو چۆن هاتوۆتە ناو ئەو ئاینە و چۆن دروست بووە لی تێبگەین جا ئەم مەزهەبانەش وەکوتم کورد هەمە ڕەنگە ینی ئەوەنی بەڵام زۆرینێکی موسڵمانە سونەکەی بۆ بە شافعی بەشێکیشی کورد شیعە بووە ئەمە ینی تا ئەمڕۆ شیعەیە ئەمە تاک دین نین و تاک مەزهەبیش نین بەڵام لەوانەیە بڵین شافعی ینی تا 300 ساڵەوە پێش مفتی شافعی لە مەکە هەر بۆ کورد بووە چکە وەکو چۆن ئەڵێ ئەبێ مەسەڵەن مەزهەبی شیعەکان زیاتر بەدەست فارسەوەیە ئەویش لە ڕابردووەوە بوو بەداخەوە من هەندێک جار لەم پەرتوکەش ئاگلەیم کردووە مێژوو نووس دایما بێ کەرەستەی هەبێ ئێمە مەلایەک و خەڵکێکی ئاینی زۆرمان هەیە مەسەلەن قسەیەکی زۆرەکرێ قسەیەکی بێ ئێسا کەچی ئەو لێ کۆڵینەوانەی کە منەی بینم لە شارە زوریەکان کردوێنە ڕابردووە ئەو لێ کۆڵنیان نابینم ئەمڕۆ دوو کەسی ئاینی پێم بڵێ ئەمە کاری ئەوانە پێمان بڵێن بۆ کورشافەیە ئەمە بابەتێکی ئەتوانی دەیان دکتۆرای لەسەرکەی ئەمە ینی هۆکارێک هەیە هۆکارەکەش ئەوە نییە تۆ بتوانی من ئاوا لە وەڵامێکی سادە بدەمەوە چکە ئەبێ پچی بزانی شافعی چۆن بڵاو بە تۆ بزانی کورد یەکەم کەس چیە بووە چۆن بڵاو بە تۆ هۆکارەکان ئەمە ینی ئیشێکی زۆری ئەوێ بەداخەوە ئەو چۆڵایی لە ناو مێژووی ئێمە هەیە ئەو کەسانەی کە ئەبێ بیکەن نەسەن ئێمە بەشێکی زۆری ئەمڕۆ خەڵکی مەلا و پیاوی ئاینی موسڵمانمان هەیە دکتۆراکەن بەڵام ناچن دکتۆرای بکەن لەسەر ئەو بابەتەی کە بۆ خۆناسین و بۆ ناسینی دینەکەش گرنگە زۆر سپاس لە وەڵامی پرسیاری پێشوو باس لەوەکە کە جا لەو هەموو ماندووبوونەی لە بواری مێژوە شارەزای موسیقی دەم هەیە ئەوە باسکە موسیقی وەکو یەکە ستۆنێکی گرنگ لە هەر نەتەوەیەک کە ئەگەر بتەوێت بیناسی دەبێت موسیقیەکە بناسی لە موسیقی کوردیە سەرڕایەوە هەموو ئینکارە کە دەکرێت لەلایەن فارسەوە ئێمە هاوپەیوەندی دەبینین لەگەڵ ئەوانەی لە دەروبەری ئێمە لە زاکرۆس بوون و لە لۆڕەکان ئەو هاوپەیوەندی موسیقاییە کە تەنانەت لە زمانی ژە دەبینین چۆناوچوون کورد و لۆڕ
ئامۆزا دەیانناسی بە یەک ڕەچەڵک دەیانناسی لە بەڕگەکان خۆی بنەوەکو مێژون پێم ناخۆشە بڵێ کورد و لور چونکە من بەسەر چاوە قساکەم من ئەمڕۆ ڕێزی لور ڕێگرم ئەگەر بڵێ من خۆم بە لورە خۆم بە کوردن ڕێزێگرم وەکو مرۆڤ بەڵام وەکو مێژونوس من ناتوانم بڵێم لور کورد نییە چونکە بەسەر چاوەوان پێم ناڵێ سەرچاوی ئیسلامی بە ڕوونی ئەڵێ لا واو ڕایەکی قورس ئەمانە پێیانڵێن لور سەرچاوی ئیسلامی ئەمانە جۆرێکن لە کوردەکان ئەمە بە هەموو شێوەیەک چەندین سەرچاوم هێناوە کە لوڕەکان کوردن یعنی سەرچاوی ئیسلامی کە باسکراون لوڕەکان کوردن جا لە ڕووی فەرهەنگیشەوە ئاینی یارسی منەڵم ئاینی یارسار زۆر جار هەچی بەشەکانی کوردستان نەکوێکاتەوە مەسەن خەڵکی تایە خەڵکی کێی مووسڵی کێی شامی ناوەکانیان بەڵام لوڕەکان ئەم ئاینە سەیرەکەی چییە زمانەکەی هەورامیە زمانی ئاینەکەت ینی دەقە کەڵامەکان هەموو هەورامیە بە دەگمەن ینی لە دەرەوەی هەورامێتەیە بەڵام خەڵکەکان کە نووسن بەشێکی زۆری لوڕن مەسەن شاخۆشین یەکێکە لە کەسایەتی گەورەکانی ئەمە لوڕە باڵوڵی دێوانە کە عەرەب کردێتی بە بەهلول ئەم باڵوڵ دێوانە هەم هەورامێن زۆتە هەم لوڕە باوە نەجووم باوە یادگار ئەمە کە سەدەی هەشتەم و نوێمی زاینی ئەمانە دێرینیشن جا ئەمە پیشانیە کە چونکە یەک فەرهەنگە یەک دینیش باڵی بەسەرا کێشاوە یعنی ئەیبینی لوڕەکان هەمووی بە هەورامی نووسیانە یعنی ئێمە تەنانەت تۆ هەڵپەرچێ لەکوێتەوە بێت لە سنووری کەگەیت لەیتر لە لوڕستان چوی دەرەوە هەڵپەرچێ نامێنێ ئەی بۆ فارس هەڵام پەڕێ خۆمە هەر لە خۆی نییە ئەمە بنەچیت ئەی بۆ هەوری لە ڕوستان لە لوڕستانەوە ئەکاتە ملی هەتا کوێ هەتا ورفە فارس هەوری ناکاتە ملی ئەمە هەر لە خۆی نییە ها ئێمە سەرڕای ئەو کاڵبوونەوە و ئەو هەوڵی ئەسیمیلەتەی کە ئەکرێ بەرامبەرمان سەرڕایەوە ئێمە کە ئاوا یەک تۆز تەپوتۆزی ئەم نەتەوانی دراوسێ لابین ئێمە یەکین لەم نەچاو بەڵام ئەم دابەش بوونە و ئەم درۆینەی کە کراوە ئەم چەند ساڵە جەبا شتێکی تریشی پێ بڵم لە ڕابردووە بە کوردیان و تووە ئەسلی کورچیەکێ لە کۆمەڵە تیۆری هەبووە تیۆری ئەفسانەی ئەمڕۆ جیاوازە ئەمڕۆ لێ کۆڵینەوە بەس لە ڕابردووە هەموو نەتەوێت بە ئەفسانەی خۆی ناساندووە وە شتێکی ئاسایی بووە ئەڵێ کورد لەوانە دروست بووە کە لە یەکێ لە تیۆریەکان لەو خەڵکانە دروست بووە کە لە زوحاق ڕزگاریان بووە ئەو مناڵانەی کە نیان هێشتووە سەر ببڕێن و جیانکردن چونەتە چیاکان دەوێت نەتەوەی کوردی لێ دروست بوو هەتا سەدەی بیستەم بە سەرچاوە دامنەوە لە لوڕیان پرسیوە ئەسڵتان ئێوە بنەچتان جێ ئەم چیرۆکە کوردیەکان گێڕاوەتەوە ینی ئەمانە پیشانیە وەکوتم هاو فەرهەنگ هاودین هەمان هەڵپەرچێ هەمان ینی هەمان شت وە درێژکراوی ینی تۆ لە خوارەوەی لە سەرەوەیت کرمانجی تا سۆراین تا کەلهۆر تا بێ بە لوور یعنی ئەمە هینی هەیە پلەپلەی هەیە کە ئاوا زمانەکە یەک زمانە و کە تا دوورێک ئەکەوێتەوە شێوەکەیە گۆڕێ هەر تەواوکەری وڵات و فەرهەنگی خۆمان زۆر سپاس مامۆستاکە باس لە ئەو بەشەی لە مێژووی بە تایبەتی لەو بەشەی لە کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان دەکەین چه پەیوەندی لە نێو شارستانیەتە ئیلام هەیە لەگەڵ ئەم ئیلامە ئێستا هەیە و بە کورتیش هەر پێم خۆشە چونکە بابەتی دیکەشمان بەدەستەوەیە هەورامان چه جێگە و پێگەیەکی لە مێژووی کوردی بەگشتیە هەیە بە تایبەتی ئەوەی کە دەڵێن هەورامانی تاق هەورامانی لەهۆن چۆناوچوونەت لە باڵگەکان من لەم پەرتووکە باەخێکی زۆرم بە هین داوە بە ماناییەکان مانایەکان بەشێکی گەورەی ڕۆژهەڵاتن لەوانێ لە داهاتووە زیاتر کات لەسەر ئیلاوین بەڵام ماناییەکان پێشمیدەکان گەورەترین دەسەڵاتی کوردستانن هەموو کوردستان ئەمانە سنتەری دەسەڵاتیان لە بینی سەقز و تایەت هەتا ئەم شارە زورە هاتووە ئەمانە ینی پاژماوەیان زۆر ئەمانە دێرینن زۆر بەڵام ئێمە وەکو دەق و شت دەقی مێژوەکەیان لە 900 دەست پێکەین 900 پێش زاین ینی 2900 ساڵەوە پێش بەڵام خۆیان ئەوەتەی هەیە لەویا بوون ئەمە هەتا باکۆمانە ئەم وڵاتی پێڵێن ئازربایجان بەدەست ئەمانەوە بووە ئەمانە حکومڕانی سەرەکی ئەو ناوچەیە بوون ئەو ئازربایجانەی کە دروست بووە جاوەکو پێم وتی هیچ کیانێ لە خۆی دروست نابێت ئەگە بناغەیەکی نەبێت دروست نابێت لە ڕاستیە ئازربایجان کە دروست بووە لەسەر نەخشەی مانایی دروست بێتەوە هەروەیە جا کەمی دەکان بوو بە دەسەڵاتدار بوون بە دەسەڵاتدار ئەمان چوونە ژێر بوون بە بەشێ لە وڵاتی میت جا ئەمانە
ینی هەندێک جاری وایە شتی وایە بیسی نای پاشات ئازابێ 2900 ساڵەوە پێش نای پاشاکەت جا ڕۆژ هەڵات زۆر دەوڵەمەنە ڕۆژ هەڵات دڵی میت ینی دڵی مات ڕۆژهەڵاتە ڕۆژهەڵاتی کوردستان تو بۆی لە مات بکەی ئەبێ بچی شوێنەواری ڕۆژهەڵات سیرکەی ئەبێ بە دوای یعنی سەر مەسەڵی ماهی دەشت ینی تەنانەت بە ناوەکانمانەوە کە سەردەمی ئیسلام کە موسڵمانەکان ناتون ئەو ناوچانی ڕۆژهەڵاتیان ئاوا هین کردووە هەندێک لە موسڵمانەکان لە کوفە دانیشتون هەندێکیان لە بەسرە ئەمانە باجی ناوچە کوردیەکانیان بواتەوە ناوچە کوردیانە دەوڵەمەندبوون بە کشت و کاڵ و بە بازرگانی بە ناوچەیەکیان وتووە ماهی کوفە میدیای کوفە باشە ئەمە باجەکەی هاتۆ بۆ بەشێکیان بە ناوچەی تر پیانەوە ماهی بەسرە بۆ عەرەبانی کە لە بەسرە دانیشتون جا مەبەستم چیە سەردەمی ئیسلامیش هەر وڵاتی میدی پێوتراوە یعنی تا سەردەمانێکی دێرین بە بۆ شوونی من ینی ڕۆژ هەڵات بێ تێگەیشتن لە شوێنەوار و لە فەرهەنگ و ینی وا نەزانی زۆشتی ما تا ئەمڕۆ ماوەتەوە یعنی من زۆر جار ینی ئەمڕۆ لە یەکە ڕۆژهەڵاتم بینیوە بەس حەزەکەم بڕۆمەوە بەم ڕوانگەی ئەمڕۆ بچمە و گوندانەی کرماشان چکە کرماشان بە تایبەت زۆر دڵی مادە یعنی دڵی ماد لە ناوچەی کرماشان هەتا ئەمەدارا بیر بۆ ڕاستی کرماشانکردم هەیە وە بیر هاتەوە ئێستا پرۆفسۆر گوڵزاری کە 50 ساڵ پێم وا بێ هەلی کۆڵینەوەی لەسەر کرماشان کرد بۆ خۆشی کورد نییە دەڵێ کۆنترین گوندی سەرڕۆی زەوی لە کرماشانە لە نێوان نزیک بە دینەوە ئەمە چەند دەتوانێت ڕاست بێت ڕاست لە مێژوویەکی هەرەوەی کە ڕاست لە 2000 ساڵ ڕاست دەکات من لەم پەرتووکە ئەوەی کە سەرەتا باسم کردوتم ئەو زانکۆیە کە کارەکەن لەسەر سەرەتای نیشتەجێبوونی مرۆڤ چۆن لە ڕاوکەریۆ بوو بە خەڵکی کشت و کاڵی لەم هێنا لەم هێڵی کوردستانە جانی ناوچەیەکە چەند شوێنێکی خاڵێکی تریش هەیە ئاوا گوند کاری لەسەرەکەن ستیمێکی بەریتانی لە بینی بێستان سوور هەندێکیان 10,000 ساڵ ئەمانە کوردستان هەمووی ئەمەیە کرماشانیش ئەو بەشێکە لەو مێژووە ڕاستیەکەی هەر شوێنێکم کوردستانە سەیرەکەی ئەوەیە بەڵام کێشەکە ئەوەیە ئەمڕۆ مۆرێکیان پێڵێت ئێرانێکی خەیاڵی دروستکە هەر تێڵە ئێرانیە ئەمە ئەکەن بەشتۆ ئەمە ناتوانین فریان ناکەین تێبگەین لە شتەکە مانایەکان هەر لە خۆی لە ئێرانی بابە ئێرانی چی ئەگەر تۆ ئەوە بە کوردی قسەی کردووە بە کوردیکی ڕوون ئەم ئێرانی نەخزمەت بە تێگەیشتنمانەکە هاوکاریمانەکە لەو بوارە تێبگەین ڕۆژ هەڵات بەگشتی لە 3000 ساڵی ڕابردووە 3000 ئەوەی ڕابردووە دوو شارستانیت کۆنتر ئیلامی و ئەوانەی گوتیەکان زیاتر باڵی بەسەراکێشەوە بەڵام لە 3000 ساڵی ڕابردووە مانایی و مادەکان ئیتر تۆ بۆی لەو دوانە بگەی ئەبێ شوێنەواری ڕۆژهەڵاسەیەکەی مێژووی دێرین وەکوتم هەموو کوردستان هەموو بۆ نمونە شوێنێکی پێڵەن گرێمیرازان لای ئورفەوە ئەمە لە باکوورە زانم لە ڕۆژهەڵات دوورەکەومەوە بەڵام زۆر گرنگە ئەمە یەکەم پەرزگەی لەسەر گۆی زەوی لەسەر گۆی زەوی ینی 1000 ساڵ پێش میسرە 1000 ساڵ پێش یەکەم پەرزگەی مرۆڤایەتی لەوێ دروستکرانی بۆیەڵم ئاین هەر لە خۆی دروست نابێ ئەم ئاینانە ڕەجی هەموو ئاینێک هەموو چیرۆکە ئاینەکان ئەگەڕێتەوە بۆ ئەم ناوچەی ئێمە هەر لە خۆیان نییە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەو خەڵکی کشت و کاڵە هەبوو کە کشت و کاڵە هەبوو تۆ خواردنی زیای مرۆڤی جاران چی بووە ڕۆژانە بە دوای خواردنا ڕای کردووە کە ڕاکرد بە دوای خواردنا ناتوانانی دانیشی بیرکەیتەوە کە تۆ خواردنە لێرە هەبوو حەزەکەی گوێ لە مۆسیقاگری ئەو وەختم پیشە دروزە بێ مۆسیقا ئەمە کۆڕی دانیشتن دروزەکە بە دەوری ئەم گەنم و شارستانیت ئەمەیە پێڵەن ینی خۆراکی زیایە کە خۆراکی زیای هەبوو سەرەتای شارستانیت بەوە دروست بەجا بۆیە ئێماڵی شارستانیت لێرە لە بەرەوەی شۆڕشتی کشت و کاڵی و خواردنی زیایە لێرە دەستی پێ کردووە ئەمە وای کردووە بە دەوریا ئەو شارستانێتە دروست بێت کە ئەمڕۆ بەداخەوە لی نامۆین نایناسینەوە ئەبێ کارێ بکەین کە ئەم بەتانی هەر نەتەوەی هاتووە بەتانێکی خۆیاوە بە مێژووە هەر نەتەوەی هاتووە ئێمە ئەبێ ئەمانە هەمووی هەڵڵینەوە ئەنجا ئەگەینە سەر ئەو کوردەی کە چەند ساڵە لێمان بزر کراوە
زۆر سپاس بەڵێ بینەرانی ئازیز لە خزمەتی ئەوە داین لە بەشی یەکەمی وتوێژەکەمان گفتوگوی گەرم بۆ پڕ لە زانست بە شێوەیەکی لۆژیکی بەرهەمی ماندووی مامۆستا سۆرانی حەمەڕەشە لەسەر مێژووی کۆنی کورد بەشی دووەمەکەش لەسەر ڕیشەکانی نۆرۆز لە مێژووی کوردیدا لەگەڵتان دەبین.